ئێوارتان باش بینەروبی سەر خۆشەویستەکانم لە ئەڵلقەیەکی دیکەی ئێوارەی سلێمانی هاتمەوە دیدەنیتان خۆشحاڵم لەم پرۆگرامەشکە بابەتێکی گرنگ و تایبەت و ڕۆژانە کە بۆ ئێستا زۆر گرنگە بۆتان باس بکەم لەگەڵ میوانە بەڕێزەکەم مامۆستا دەڵان نەقشبەندی بەڕێزیان مامۆسای ئاینی کە لەو پرۆگرامە لەگەڵ من هەموو دەزانین چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ جەژنی قوربانی پیرۆز و پێش جەژنی قوربانیش کە ڕۆژی عەرەفە ڕۆژی پێنجشەممە دەکات و لە لای هەموو مسلمانان ئەم دە ڕۆژەی پێش جەژنی قوربان زۆر گرنگی و تایبەتمەندی خۆی هەبوو و باس و بابەتی باشی لەسەر باس کراوە و گرنگتر لەوانە ڕۆژی عەرەفە و هەروەها حاجیە بەڕێزەکانمان لە حەج بە تەندروستێکی باش ئینشاءڵڵا هەمویان بگەڕێنەوە بابەتی ئەوەی کە ئێمە لە ڕووی سروشی ئاینیەوە قوربانیکردن و بەخشینی ئاژەڵەکانە لە ڕووی ئاینی ئیسلامی پیرۆزەوە هەرێکێک لەم بابەتە گرنگانە کە بۆ جەژنی قوربان زۆر گرنگن مەبەستم بوو لەگەڵ بەڕێز و جەنابی مامۆستا دەڵان لە هەر یەکێک لەو بابەتانە پرسیاری لێ بکەم بەوەی وایەم کە پرسیارەکانی ئێوە یاخود پرسیارەکانی دڵی ئێوە بیگەێنمە مامۆستا زۆر زۆر بەخێربێن خۆشحاڵم لێرە دەتان بینم. سپاسەکەین سەلامەت بن یا ڕەبی منیش دەستخۆشیتان لێکەم بۆ کەناڵەکەتان بۆم بەرنامەیە کە ڕێکتان خستووە سەرەتا هەر لە ئێستەوە کە پێنجشەممە عەرەفەیە و ڕۆژی جومعە جەژنی پیرۆزە ئینشاءڵڵا لێرەوە جەژن پیرۆزبایی لەسەر جەم موسڵمانانی جیهان ئەەکەم بە تایبەت دایکی بەڕێزم و مناڵەکانم و دووبارە مامۆستا بەڕێزەکان و ئوستازەکانم لە ناو شار و لە دەرەوەی شار و چوارەم لە بەڕێز و کەناڵەکەتانی دەکەم. زۆر زۆر سپاسانەکەین ئێوە بەڕێزن دەستان خۆش بێ مامۆستا دەڵان مەبەستم بوو منیش ئەگەر هەنگاو بەرەو جەژن باسەکانمان باس بکەین لە هەمووی گرنگتر ڕۆژی عەرەفەیە هەم بۆ مسلمانان ئەوانەی کە لە جێبەجێکردنی فەرزەی پیرۆزی حەجن و لە حەجن لە ئێستادا و هەم بۆ مسلمانانیش کە لە دەرەوەی حەجن و ئێمە ومانان کە ئێستا چاوەڕوانی جەژنی قوربانین ئەو ڕۆژە گرنگی و تایبەتمەندیەکانی چییە و دەکرێت چی تێدا بکەین؟ بەڕاستی جەژنی قوربان بریتە لەوەی کە حاجیان لە ئەمڕۆ لە ئیحرامان و لە دوعاکردنان و دوای ئەوە ڕۆژی عەرەفە کە پێی ئەڵێن عەرەفە ڕۆژە پێش جەژنە ئەبێ حاجیان هەموویان بچنە کێوی عەرەفە شەو تابیانی لەوێ ئەمێننەوە خەریکی پاڕانەوە و دوعای خێرن و دوای ئەوەش پێغەمبەرگیان ئەفەرمێ صلی الله تعالی علیه و آله وسلم فەرمێ هەر کەسێک ئەلەم نۆڕۆژەی مانگی نۆمینەی حاجیان بگرێت خصوصەتەن ڕۆژی عەرەفە ئەفەرمێ خوای تەعالا لە گوناحی ساڵی پێش خۆی خۆش ئەبێت و ساڵی دوای خۆشی خۆش ئەبێت. یعنی بەڕاستی ڕۆژەکە ئەوەنە گەورەیە من وا هەستەکەم ئەم چەند شەوەی کە ماوە ئینسان بتوانێت بە قورئان خوێندن بە دوعاکردن بە تاعەت و عیبادەت بە شەو نوێش شەوەکان بباتە سەرەوە شتێکی زۆر زۆر باشە و شتێکی زۆر گەورەیە. ئینشاءڵڵا مامۆستا لە هەندێک شوێن دەبینم زۆر قسە لەسەر ڕۆژی عەرەفە و تایبەتمەندیەکانی دەکرێت تەنانەت هەندێک بەراورد دروست دەکرێت لە نێوان ڕۆژانی ڕەمەزان و شەوانی لەیلەتولقەدر و لەگەڵ ڕۆژی عەرەفە ئایا ئەمە لە ڕووی کۆ دروستە لە ڕووی ئاینی و ئەم بەراوردکردانە دەکرێت و ئەگەر واش بێ بە پێی زانیارانی لای بەڕێستانە کامیان ڕاست؟ بەڵێ هەمووی ڕاستە ئەوەی کە ئێمە لە کتێبا بینیومانە و لە فەرمودەی پێغەمبەر نازارا بینیومانە لەبەر ئەوەی کە لە نۆمینێ حاجیانە کە حاجیەکان لە ڕۆژی عەرەفە لە کێوی عەرەفەن بۆیە کە ئینسان کە ئەچێ بۆ حەج یەکێکە فەریزەیەکە واجبە لەسەر هەموو مسلمانێک بەڕاستی ئینسان لەو کاتا خۆی پاک ئەکاتەوە هەرچی تاوان و گوناح و معسیەتی ببێت لەو کاتا کە ئەچێتە ئەو سەفەرە دەکات پاک ئەبێتەوە وەکو مناڵێکی شیرەخۆرەی لێیت کە جارێتن نەچێتەوە سەر غەڵەتەکانی دووبارەش لەم کاتا کە ئینسان عەمەل و کردەوە و چاکەکانی
ئەگاتە بەردەمی دادگای خوای گەورە ئینشاءالله. انشاءله مامۆستا لە ڕۆژەکەیدا پێویستە سروشاینەکانمە باشی جەبەجەکەین یاخود لە شەوەکەیدا بۆ پێنجشەممە ئەتوانی لە شەوەکەی شیا و لە ڕۆژەکەی شیا ئینسان هەردووکیان خێری خۆی هەیە انشاءله. بابەتی جەژن و دروستی بە شێوازێکی دروست جەژنکردن چییە؟ بۆ جەژن دەتوانین چی بکەین؟ جەژن ئینسان جەژن شادی و خۆشیە، شتێکی پیرۆزە. جەژن ئەوەیە کە ئینسان بتوانێ بە شێوەیەکی شەرعی جێبەجێ بکات، نەک بە شێوەیەکی ناشەرعی. جەژن ئەوەیە کە ئینسان سەردانی کەس و کار ئەکات و سەردانی دۆست و ئەحبابەکانی ئەکات، وەسیلەی ڕەحم تازە دەبێتەوە، شتێکی زۆر زۆر جوانە و شتێکی شەرعیە، بەس بە شێوەیەکی شەرعی نەک بە شێوەیەکی ناشەرعی. بەڵێ مەبەستمە پرسیار بکەم جەژنی قوربان بە تایبەتی. ئێمە دەزانین جەژنی ڕەمەزانی پیرۆز یەک ڕۆژە جەژنەکەی و دواتر بە شوی کولتوری کراوەتە 3 ڕۆژ. جەژنی قوربان خۆی چەند ڕۆژە وە لە کێیەوە جەژن دەست پێ دەکات؟ خۆی جەژنی ڕەمەزان کە یەک ڕۆژە، ئەوە هۆکاری جەژنی ڕەمەزان هۆکاری ئەوەیە کە ئینسان مانگێک بە ڕۆژووە کە ئەیشکێنین و ئیتر ئەو بەیانی کە نان و چێش دروست ئەەکەین ئیعلانی ئەوەکەین کە ڕەمەزان تەواو بووە و ئیتر ڕۆژی جەژنە. بەس جەژنی قوربان هۆکاری ئەوەیە کە 4 ڕۆژ دانراوە فەریزەی حەج فریان ناکەون لە کاتی فەریزەی حەجان حاجیەکان بۆیە 4 ڕۆژە، و جەژنیش لە نوێژی بەیانیەوە دوای نوێژی بەیانی دەست پێ ئەکات. تۆ دروستە ئیتر ئەگەر بتەوێ قوربانی بکەیت هەر شتێ بکەیت لە دوای نوێژی بەیانیەوە دەست پێ ئەکات تا 4 ڕۆژ بانگی عیشاکەی ئیتر تەواو کۆتایی جەژنێت. بەڵێ پێشوی بچمە تەواوی زانەرەکانی ناو جەژنەوە و بابەتی قوربانی ئەوانە ئێوارەی پێش جەژن تەکبیر و ئەڵڵاو ئەکبەر دەبیستین. ئەمە لەکوێ سەر یعنی لەگەڵ عەرەفەیە یاخود لە جەژنە و تایبەتمەندی ئەمە چییە؟ هاوڵاتیان زۆر دڵیان بەمەش خۆشە. ئەمە ئەوە ئێعلانکردنێکە کە خەڵک ئاگادار بکرێتەوە کە بەیانی جەژنە و خەڵکەکە وریا بن. ئێعلانمان کرد کە جەژنی قوربانە و ئەم ئەڵڵاهو ئەکبەری تەکبیرە کە ئەکرێت و بۆ ئەوەیە. بەڵام دەستپێکی جەژن نییە. نەخێر نوێژی بەیانی جەژن دەستپێکی جەژنە. ئەنجا لە جەژن دەستپێکردنەوە مامۆستا لەگەڵ ئاداب و نەریتەکانی جەژن چی گونجاوترینەوە بۆت باس کردین کە گرنگە ئێمە سەردانی دۆستان و ئەزیزان بکەین ئەوانە، بەڵام لەگەڵ ئێستایا حەز دەکەم بەراوردێکی ئەمڕۆمان بۆ بکەیت. ئایا ئەوەی لە ئێستادا دەکرێت لە جەژناندا چەندێکی شیاوە چەندێکی گونجاوە بۆ جۆرە؟ بەڕاستی من زۆر جار جەژنەکانی تر کە بەراوردم کردووە وا هەستەکەم کە ئەم ساڵ باشتر بێت، خەڵک هۆشیار بووتەوە لەبەرەوەی جاری وا هەیە کە ئێستا خەڵکێک هەیە پێش جەژن مردوێکی مردووەڵێن نۆ جەژنە، ئەمانە لە ڕووی حەقی شەرعەوە شەرعی نییە بڵێ من جەژن ناکەم یام نۆ جەژنەمە، ئەوە شەرعی نییە، مخالیفی دینە، شەرعی نییە. بەنیەتی ئەگەر ئەوە شەوە هەر کەسێ بڕوا بۆ ئەو ماڵانەوە و سەردانی تەعزیە تازەکردنەوە گوناحی ئەکات، دروست نییە ئەو شتانە بکات. بازیتر بە شێوەیەکی شەرعی تۆ ئەتوانی سەردانی گۆڕستان بکەی، سنەتە. پێغەمبەری خوا فەرمێ تۆ چۆن ئەچی بۆ لای کەسە زینوەکە، سنەتیشە بڕۆی بۆ سەردانی قەبرستان بکەی، ئەوان ئاگایان لێیە، ئەوان ئێمە مردوین، ئەوان زینون، ئەوان ڕۆحیان لە بەرزەقە، ئەوە شتێکی ئاشکرایە. بەڵێ ڕۆژەکانی جەژن جیاوازیان هەیە بۆ سەردانکردنی مردووەکان یاخود هیچ کێشەیەکی نییە، بەس باشتر وایە ئەگەر ئینسان بتوانێ یەکەم ڕۆژەوە میوان و دۆست و ئەحبابیەت، ئەگەر بتوانێت دووهەم ڕۆژی بڕوا زۆر زۆر باشترە، شتێکی باشە لەبەرەوەی قەرەباڵقیش و ناڕەحەتیش دروست نەبێت لەگەڵ خەڵکە. بەڵێ مامۆستا دەڵان سەبارەت بە قوربانیکردن پێش ئەوەی لە لایەنە ئاینیەکەوە پرسیارکەم دەمێت بە کورتی بابەتی ئەوەتان بەبیر بێنمەوە لە ئێستادا کێشەی نەخۆشی و بڵاوبوونەوەی ئەو تای خوێنبەربوون و ئەمانە هەیە لە بابەتی خۆپارێزی و ئەوانەوە ئاینی ئیسلامی پیرۆز کە گومانی تێدا نیە میش ئامۆژگاریمان دەکات خۆمان پارێزین. پێش بابەتە کەی وەکو قوربانی و خێر و خێراتەکەی لە ڕووی خۆپارێزی و چی دەڵێن؟ پێغەمبەری خوا فەرمێن نەزافەت من الئیمان، پاکوتەمیزی لە ئیمانەوەیە. و دووش ئینسان ئەبێ ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکات،
ئینسان باشتر وایە ئەو کەسانە کە قوربانی ئەکەن قوربانیەکان ببەنە قەسابخانەکانەوە هەم شوێنێکی پاکە هەم شوێنێکی سیحیە لەوێ پاکیان بکەن و جوان کەوڵی بکەن و سەریان بڕن و بیهێنەوە لە ماڵەوە بەشیکەنەوە ئەوە من وا هەستەکەم باشتر بێت نەک لەوەی کە لە ماڵەوە سەر بڕێت و پێسەکەی و ورگ و پیسیەکەی فڕدرێتە سەر جادەکان مێش و مەزاکێکی زۆر دروست ئەبێت و نەخۆشیێکی زۆر بڵاو دەبێتەوە کە لە ئەمڕۆژ ئەو نەخۆشیە بڵاوە لە عێراقاوە تا گەشتە کەرکووک لە هەولێریش وە ئەزانم گەشتە هەرێمی کوردستان حاڵەکاتی وا بووە تۆمار کراوە ئینسان بتوانێت ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێ بکات زۆر زۆر شتێکی باشە و لە ڕووی حەقی دینیش و تۆبیشەوە لە پرۆگرامی پێشووترما لەگەڵ مامۆساکی بەڕێزی زانکۆ لە لایەنە زانستیەکەەوە قسەم لەسەر ئەم بابەتە کرد بە وردی بابەتی نەخۆشیەکە تێبینیەکیدا زۆر لەلام جێسەرنج و حەز دەکەم تێبینێکی ئەو بۆ بەڕێسام گەڕمەوە خەڵکی ئاگاداری ئەو بین شتەکان تێکەڵ نەکەین لە یادی نەکەین بابەتی قوربانیکردن خێرێکی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام سونەتە لایەنی پارێزگاریکردن لە پاک و تەمیزی ئەمان فەریزەیە جا بەڕێستان وەکو مامۆسایەکی ئاینی چۆن بە هاوڵاتیان دەڵێنەوە کە ئاگاداری ئەوە بن یاخود ئەگەر بێت و ئەوان لایەنە پاک و تەمیزیەکە لە یاد بکەن و خۆپارێزەکە بکەن کاریگەری دەبێت لەسەر قبولبوونی خێرەکەیان بۆ خەڵکی بە تاکید ینی تۆ ئینسان ئەپارێزیت ینی بەڕاستی کە تۆ ئەم پیس و پۆخەڵیەکە لە برێتی فڕێیتە سەر جادە و قەراخی جادەکان لە قەسابخانەکە لەوانەیە بیسووتێنن یام لەوانەیە بیخەنە چاڵەوە مامەلەیەکی لەگەڵا دروست جێبەجێ ئەکەن ئەوان ئیتر بە هەر شێوەیەک بێت دای ئەپۆشن و نامێنێت مامۆسا کێن ئەوانەی کە دەتوانن قوربانی بکەن هەموو ئینسانێک ئەتوانێت ئەمڕۆ قوربانی بکە ئەویش بە پێی گیفانەکەی خۆی ئەبێ سەیری گیفانی خۆی کە بزانە وەزعی مادی باشە یان باش نییە ئەنا ئینسان هەموو کەسێک دەتوانێت ئەو سنەتە جێبەجێ بکات و زیینوی بکاتەوە واتە لە ئاینی ئیسلامی پیرۆزە دیاریکراویەک نییە تەمەنێکی دیاریکراو نییە شتێکی دیاریکراو نییە بۆ قوربانیکردن نەخێر بەس ئینسان بۆ نمونە ڕێز عایلە ئەتوانێت ئەو کاتە ئێمە باسی ئەوەش بکەین حیوانی گەورە وەکو ڕەشە وڵاغ نێون بۆ 7 نەفەر ئەرشێت ئەگەر عایلێ 7 نەفەر بێت نێونێک سەر بڕن بۆ 7 نەفەرەکە یام ئەگەر بزن و بەران و حیوانی وردیش بێ بۆ 1 نەفەر ئەنجام ئەدرێت ئەوە هەتاکو ئێستا بابەتی حیوانی بچووک و حیوانی گەورە ئەم 7 نەفەر و 1 نەفەرە ئەندێک مشتومڕەگی لێ تێنەگەیشتن لەلایەن هەندێک هاوڵاتیانەوە هەیە مامۆسا ئەوە لەبەر ئەوەی تێکەڵبوونێک دروست دەبێت لەوەی کە نیەتی قوربانیکردن کە دەکرێت خێرەکەی بۆ خێزانێک بێ و قوربانیەکە بۆ کەسێک بێ ئەمە ڕوونتر دەمەوێت لە جەنابتان بپرسن چۆن دەتوانرێت ئەم دابەشکاریە بکرێت ئەتوانێت سە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆمان قەرزاری پێغەمبەری خوین لەبەر ئەوەی پێغەمبەری خوا قوربانی بۆ ئومەتەکەی کردو 1 حیوانی سەر بڕیەوە ئیتر یعنی کە ئەمڕۆ سەیرەکەی 1 حیوان بەرانێک بووە ئێمەش ئەوەش ئەتوانین ئەوەش قیل و شتی لەسرە ڕەهی عولەمایان لەسرە ڕەهی زاناکانی لەسرە کە باس کراوە واتە لە ئێستا ئەو خەڵکانی کە لایەنی داراییان زۆر نییە ئەتوانن خەمی ئەویان نەبێ ئەگەر بێت و ئاژەڵێکی بچووکیشیان پێ بکردرێت بتوانن بۆ تەواوی خێزانەکەی بکەن بە ئەتوانێت لەبەرەوەی حەز ئەکا سنەتەکە جێبەجێ بکات و سنەتەکە زین و کاتەوە ئەتوانێت حیوانێک تا 6 مانگیش بێت حیوانی بچکۆلە ئەتوانێت سەری بڕێ هیچ کێشە و گرفتێکی مەلە بۆ ئەم کاتەی ئێستا لەگەڵ بەڕێستان پرۆگرام پێشکەشەکەم ڕەنگە هەندێک کات تێپەڕی بێ لەسەر ئەوانەی کە نیەتیان هێناوە و کە دڵنیان قوربانەکە دەتوانن بکەن بۆ کەسێک کە تاکو ئێستا خۆی یەکلا نەکردبێتەوە قوربانی بکات دەبێت چی کات یاخود ئەگەر شتێک هەبوو بە پێویست بیکات لە ڕێوشوێنە ئاینیەکان کێشەی بۆ دروست دەبێت قبول دەبێت قبول نابێت باشتر وایە سنەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم وایە ئینسان ئەگەر نیەتی هێنا قوربانی بکات تووکی لەشی لە خۆی نەکاتەوە نینۆکەکانی نەکات سەر و ڕیشی چاک نەکات لەبەر ئەوەی وەکو وایە کە ئەو سنەتە جێبەجێ کرا وەکو وایە لەگەڵ حاجەکانە لە عەرەفە بێت و لە مەکە بێت سنەتەکە گەورەترین خێرەکەی کە دەستکەوێ ئەبێ وابێ ئەگەر لەم کات و ساتەیشا بەپەلە بڕیاربات هیچ کێشەیەکی نییە ئەتوانێت لە ئەمڕۆ ئیتر دەست پێ بکات بەو سنەتانەی پێغەمبەریان صلی الله علیه و سلم جێبەجێ بکات هیچ کێشەیەکی نییە لە ئەمڕۆ ئەتوانێت
مو لە لەشی نەکاتەوە، نینۆکی نەکات، سەر و ڕیشی چاک نەکات، ئەمە سنەتە. بەڵێ ماوەسە لە ئێسەدا لە هەندێک لە ناو خێزانەکاندا شتێک دەبینین لەبەر لایەنی دارایی یاخود بۆ ئەوەی قوربانێکی باشتر بکەن ئەویژەوەیە کە بە کۆمەڵ چەند کەسێک چەند ئەندامێک لە خێزانێک یان چەند ماڵێک پێکەوە ئاژەڵێکی گەورە دەکڕن. ئەمە تا چەند گونجاوە کێشە دروست دەکات بۆ لایەنە خێریەکە یان دەبێت چی بکەن بۆ ئەم کێشەی نییە. بۆ نمونە ئایلەیەگە توانێت بۆ نمونە کچەکەی ئەڵێ باوکە من نیمە بەشدارم، کوڕەکەیشی یە دەڵێ من نیمە بەشدارم، ئەوان هەمویان بەعام کۆ ئەبنەوە نێونێکی گەورە ئەکڕن، هەمووشان کە نیەتیان هێنا سەریان بڕی ئەبێ نیەتی ئەو کەسانی لێبێنێ کە حیوانەکە سەر ئەبڕێ کە بەشدارن لە حیوانەکە هیچ کێشەیەکی نییە و خێری خۆشیانین پێ ئەگات و هیچ مشکلێکی نییە. ئینشاء الله. ئەگەر باسێکی کە بکەینەوە لەسەر جەژن بە شوێکی گشتگیری جەژن دەکرێت لە ناو موسڵماناندا کە هەر لە مێژووی ئاینی ئیسلامی پیرۆزدا هەمیشە تایبەتمەندی خۆی هەبووە، هەمیشە لە جەژندا هێما بۆ لێبوردەیی بۆ بەخشین بۆ ئەوە کە خەڵکی بە ئاشتەوای بژین. دەکرێت جەژن کام لە پەیامە گرنگەکانی هەبێ بۆ مرۆڤایەتی و بۆ هەر مرۆڤێک کە ئێستا هێشتا کاتی جەژن نهاتووە کە گوێبیستی جەنابتان دەبێت هەوڵ بدات بیر لەو کاتۆ لە جەژندا چ پەیامێکی گرنگی مرۆڤایەتی جێبەجێ بکات. ئینسان دەتوانێت و کەسانە کە دڵیان بەرامبەر بە یەک عاجزن و دڵگرانن بەرامبەر بە یەک پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ 3 ڕۆژ لەگەڵ یەکا قسە نەکا ئەگەر هەر کامێکیان پێشەوە بڕوا بەبێ ئیمانی ئەڕوات و سنەت و باشتر وایە ئەو کەسەی زیاتر خێری دەست ئەکەوێت کە سەردانی ئەو کەسە بکات و ئاشتی بکاتەوە ئایا برایەتی یام خوشکێتی یام کەسێکێتی ڕەفیقێتی هاوڕێیەتی باشتر وایە بە ئەو کەسە پێشخەر بێت و خوای تەعالا خێر و حەسەناتەکە بۆ ئەو کەسە ئەنووسێت و خوای تەعالا دڵی ئەو کەسەش خۆش ئەکات کاچێتە ماڵەکەوە دڵی ئەو کەسانە خۆش ئەکات. ئینشاءالله خێری جەنابیشتانی تیا بێ ئەوانەی کە گویان لێ ئەبێ و بڕیار دەدەن بچن کەسانێک ئاشت بکەنەوە. لە کولتوری کوردیماندا بە شوێکی گشتی ئێمە جەژنمان بینیوە جەژن واتە نقڵ و شیرینی و کۆمەڵێک خواردن و ئەگەر بۆ ئێستا هەست دەکەین مەسروفاتێکی زیادەیە بۆ میوانەکان دەبێت پێشکەشکرێ. ئەمە لە ڕووی ئاینیەوە تا چەندێک ئاماژەی پێدراوە کە لە ڕۆژانی جەژندا دەبێ میوان ئەم هەموو شتەی پێشکەش بکرێ. ئەمە شتێکی عاداتە ئەناوەکو ئاینی ئیسلام بەڵێ ئیشارەی پێ نەدراوە بەس ئیتر تۆ ئینسان بەیانیان کە هەڵ ئەسێتەوە حەزەکات ماڵ و مناڵەکەی دڵخۆش کات لەبەر ئەوەی کە تۆ ڕۆژەکەی بەڕۆژوو بوویت لەبەر ئەوەی پێغەمبەری خوا ئەفەرمێ سنەت وایە ئینسان کە بڕوا بۆ نوێژی جەژن بە خواردنەکە بۆ خوات. ئەمە لەبەر ئەوەی ئەنا لە سەردەمی دینی ئیسلامە ئەم شتە نەبووە کە ئەمڕۆ کە خەڵک ئەمە ئەکا ئەم زیادە مەسروفەی کە ئەیکات 4-5 نوع چێژ لێ ئەنێت و 4-5 نوع میوەهات و چکلێت و بیبسی و شەربەت ئەمە لە دینی ئیسلامە ڕێ پێ نەدراوە و دووریشە باسیش نەکراوە. باسی جلوبەر کراوە باسی منداڵە بێ باوکەکان کراوە کە دەبێت ئاگاداریان بین بەڵام چۆن باس کراوە چونکە هەندێک جار مامۆستا ئەوەی کە گرنگە دەبین شتەکان زیادە ڕەویان تێدا کراوە لە گێڕانەوەیە یاخود قورستر کراون. پێغەمبەری خوا ئەفەرمێت ئینسان بتوانێت دەستگیرۆدەی بێ باوکەکان هەتی و بێلانە فەقیر نەخۆش ئینسان بڕوا دڵی ئەمانە خۆشکە خۆی تەعالاش دڵی ئەو کەسە خۆش ئەکات. هەتا لە سەردەمی پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم مناڵێک کاتێک پێغەمبەری خوا هاتە دەرەوە جەژن بوو مناڵێک لە پاڵ دیوارێکە ئەگریە پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم چووە لای فەرمووی ئەی مناڵ بۆچی ئەگریەیت؟ مناڵەکە نەیزانی ئەوە پێغەمبەری خوایە سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم کە باوکی شەهید ببوو لەو کاتا سەری بەرز کردەوە فەرمووی ئەی عەرەب من باوکم لە خزمەت پێغەمبەرا بوو چوو بۆ غەزا باوکم شەهید بوو من هیچ کەسێکم نییە و دایکم بەجێ هێڵام و شووی کردەوە من خۆم بەتەنیا لەگەڵ نەنکێکادا پیرێکا دەژیم هیچیشە من نییە. ئەلەو کاتا پێغەمبەری خوا دەستی گرت و دەستی هێنا بەسەریا فەرمی ئەی مناڵ پێت خۆشە حەسەن و حوسێن ببن بە خوشکەزات؟ پێت خۆشە پێغەمبەری خوا ببێ بە باوکت؟ پێت خۆشە فاتمە بەبێ بە دایکت؟ لەو کاتا مناڵەکە لە خۆشییا هەسایەوە تەن باوشی پیا کرد و بردیە ماڵەوە پێغەمبەری خوا پۆشتەی کرد و جوان ڕازانیەوە هاتەوە ناو مناڵەکان سەیریان کرد
مناڵەکان ئەیانوت ئەو مناڵەت تا چەند دەستانیەکی تر ئاوا بوو ئێستا بۆوە مناڵەکە وتی خوای تەعالا مژدەی بە من یا من پێغەمەر بوو بە باوکم پێغەمەری خوا ئاوا دەستگیرۆدەی هەتی و بووە و دەستگیرۆدەی و بێباوکەکان بووە و هاوکاری بێباوکەکانی کردووە. انشاءله هەمووان ئاگداری ئەو خێزانانە بن کە لانی داراییان باش نییە و منداڵانی بە باوک بێناز نەبن. مامۆساگیان من زۆر سوپاس جەنابتانەکەم خی گەورە جەزای بە خێرتان باتەوە بۆ هەموو ئەو زانیاری و گفتوگۆیی کە کردتان لە پێناوەوەی هاوڵاتیان وشارتر بن بە ئاگاتر بن. ئەگەر شتێک هەبێ بە گرنگی بزان بۆ ڕۆژانی جەژن و پێش جەژن من نەمپرسی بێت حەزەکەم جەنابتان باسیکەن. منیش لە کۆتاییە دەستخۆشی لە بەڕێستان دەکەم و دووبارە پیرۆزبایی جەژنی قوربان لەسەر جەم مسلمانانی جیهان دەکەم. تەمەناکەم لە خوای گەورە ئیشەڵڵا حەجی حاجیانمان خوای تەعالا وەری بگرێت و تەمەنا ئەەکەین لە خوای گەورە ئیشەڵڵا ئەم جەژنە ببێ بە جەژنێکی ئاشتی و خۆشی و بەختەوەری بۆ سەرجەم مسلمانانی جیهان. دووبارە دەستخۆشی لە بەڕێستان ئەەکەم یەکە بە یەکەی کارمەندی ئێرە سوپاسان ئەەکەم سەربەرز بن سەرفراز بن ئیشەڵڵا بۆ ئەم خزمەتەیە کە جەنابتان جێبەجێ ئەەکەن. زۆر سوپاسانەکەین لەگەڵ ئێوە ئینشاءڵڵا دەستەکانتان خۆش بێت. بینەروی سەر خۆشەویستەکانم هیوادارم ئامادەکاریەکانتان بۆ جەژنی قوربانی پیرۆز بە پێویستی بێت لە ڕووی شەرعیەوە گونجاو بێت لە ڕووی کولتوریەوە گونجاو بێت بە هەمان شێوە ئاگاداری دراوسەکان و دۆستان و ئەزیزان و خۆشەویستان مابین. ڕەنگە زۆر جار ئەمانە تەنها وەک قسەکردنێک باس بکرێت بەڵام بەدڵنیاییەوە کردار جیاوازی هەیە. جەژنی ڕاستەقینە ئەوەیە کە هەست بکەیت تۆ دڵی کەسێکی دیکە یاخود ماڵێکی دیکەت ئاوادان کردوتەوە و ئینشاءڵڵا بەخێر و سەلامەت و خۆشی جەژن بۆ هەموو لایەک بێ. خۆشحاڵ بووم لەم پرۆگرامە لەگەڵتان بم بەخوای گەورەتان دەسپێرم.